سەرڕایبردنەوەی زۆرینەی کورسیەکان لە هەڵبژاردننی پارلەمانی بەریتانیا لەلایەن پارتی کرێکارانەوە ئەو پارتە ژمارەیە کورسی زۆر گرنگیشی بەو کاندیدانە دۆڕاند کە پاڵپشتی لە کەرتی غەزەی فەڵەستین دەکەن. لە پێشاتێکی تاڕادەیەک شۆکێنەر وەک میدیاکانی بەریتانیا باسی دەکەن، جۆناسان ئاشۆرس وەزیری سێبەری پێشووی دەرەوەی بەریتانیا بۆ کاری موچەی خانەنشینان لە بەرامبەر شۆک ئادادەم کاندیدی سربەخۆ شکستی هێنا کە پاڵپشتی غەزە و فەڵەستین دەکات. شۆکات ئادەم لە دوای سەرکەوتنەکەی بە هەوادارانی وت ئێمە نمونەی ئەو کەسانین کە پێمان وایە ئەوەی گرنگە خەڵکە نەک ئەوانەی حکوم دەکەن. ئادەم دەڵێت ڕەنگە بردنەوەی ئێمە کاریگەریەکی وای نەبێ بۆ ئەوانەی لە تەواوی جیهاندان، بەڵام لەو کاتەدا کوفیە یەک بەرز دەکاتەوە کە ئاڵەی فەڵەستینی پێیەوێ و دەڵێ ئەم سەرکەوتنەمان بۆ غەزەیە. هاوکات جێرمی کۆربین کە سەرۆکی پێشووی پارتی کرێکاران بوو لەلایەن ئەو پارتەوە دوور خراپەوە لە هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی بەریتانیا لە باشووری لەندەن وەکو کاندیدێکی سربەخۆ و پاڵپشتیکار لە کەرتی غەزە خۆی کاندید کرد. توانی سەرکەوتن بەسەر ڕکابەرەکەیدا لە پارتی کرێکاران بەدەست بهێنێ. ئەیوب خان کاندیدێکی دیکەی سربەخۆکانە کە پاڵپشتی غەزە دەکاو. لەم هەڵبژاردنەدا توانی شکست بە کاندیدی پارتی کرێکاران لە ناوچەی پێریباری بێرمنکام بهێنێ. خان پێشتر ئەندامی پارتی لیبرال دیموکراتەکان بوو، بەڵام بەهۆی ئەوەی پارتەکە ڕێگەی نەدەدا بە ئاشکرا پاڵپشتی بۆ غەزە دەرببڕێ وازی لەو پارتە هێنا و بوو بە کاندیدێکی سربەخۆ. ئیقبال محەممەدیش کە کاندیدێکی سربەخۆی و دروشمی کەمپینەکەی بریتی بوو لە ئاگربەست لە غەزە توانی لە ناوچەی دیوسبێری و باتلی لە ئینگلتەرا سەرکەوتن بەدەستبێنێ. کاندیدێکی دیکەی سربەخۆش بە ناوی عەدنان حسێن لە ناوچەی بلاکبێرنی لانکەشێر توانی سەرکەوتن بەدەستبێنێ. عەدنان دوای سەرکەوتنی بە دەنگدەرانی وت بەڵێن دەدەم نیگەرانیەکانتان لەبارەی نادادیەکان دژی گەلی غەزە بگەێنم بە شوێنێک کە نوێنەرەکانی پێشوو تێیدا شکستیان هێنا و نەیانتوانی بگەێنن. هەڵبژاردننی پارلەمانی بەریتانیا لە کاتێکدا بوو کە ماوەی زیاتر لە 6 مانگە خۆپیشاندان بۆ پاڵپشتی لە غەزە بە بەشداری هەزاران کەس لەو وڵاتە بەڕێوە دەچێت و تێیدا سەرکۆنەی هێرشی دڕندانەی سوپای زایۆنی دەکەن بۆ سەر غەزە. هاوکات داوا دەکەن دەست بەجێ ئاگربەست ڕابگەێنرێ کۆتایی بە کۆمەڵکوژیەکان بهێنرێ. هەڵبژاردننی پارلەمانی بەریتانیا بە سەرکەوتنی پارتی کرێکاران کۆتایی هات، بەمەش کۆتایی بە 14 ساڵی یەک لە دوای یەکی حکومڕانی پارتی پارێزگاران هێنا.